بیکە سێ بەشۆ بەشێکی هەر زۆر خراوە خاستەن ئەو کەسانەی بێوەژنن مەسەلەن موچەکانیان بڕیاە کەمەندا مەسە لێ بێت چەندێکە موچەتان وەرنەگردێ وەڵا سێ مانگە وەرمان نەگردە بەس ئەمەشە وەزع نییە خەڵکاتیا ئەو ڕاتوە وەرەگری وەڵای زۆر پاڵنیان نازانم چی آخر خوا قبول ناکە ئەمەشە ڕۆژێتێ محکەمە بکرێت ئەم خەڵکە ئێخۆ ئەڵڵا بانسەرە تویشی دی و منیشی دیە ئەی بۆ ئەمان پێکەن کاکە ملەتێ فەقیر منەلتە بەسە زوان ملەتە بسڵمان ئەی دەکاکە معاشەکەی گەرەکە نەی کەس نەیگەرێت بێتە وەزیر کەس نەیگەرێت بێتە قایم مقام کەس نەیگەرێت بێتە ڕێز و زەرا معاشەکەی بدەنە بڕۆ خوا حەفیز چەندێکە موچەتان وەرنەگردووە بەڕێزە وەڵا ئەمە لە مانگ 6 مانۆ لێ ساکە نازم مانگ حوتە مانگ نۆیە دەیە یەکی دەیە ئارێ وەڵا باشە ئەم تاخیربوونە کاریگەری لەسەر ژیانیەوە هەیە والله کشتی قەرزارە خەڵکی من ئێستا ڕۆمی دەمە قەرزاریە ینی بەس باش قەرزەکە لا وایە 50,000 بمێنێت ئەو کشتی دەمە خەزا بەس نەپارێ ئاوم داینەی کارەبام دامانە کشتی ماوە هەتا مانیەتر ژیان بەم شێوە ڕۆتا مەهاشتێ واللهی ئەگەرکم لە وەختی خۆیان بیدەن ئەمەنە باشە مەگەر کەرەم ئەڵالەوە باشە بەس ئەمانگەرەکیانە ئەم خەڵکە هەر ئاواوە بژی خوا بیانگری ئەوە نێژمیژم خوا بیانگری باشە کاک حاجی دۆخی خەڵک بە گشتی چۆنە بازار ڕایبینی لە شوێنەکانی واللهی دۆخی خەڵک ئەیکێتە سێ جملەوە ئەیکەتە سێ بەشەوە بەشێکی حەد زۆر خراپە بەشێکی مامناوەندە بەشێکی باشترە ئارێ وەڵا بیکە سێ بەشۆ بەشێکی هەر زۆر خراوە خاستەن ئەو کەسانەی بێوەژنن مەسەلەن موچەکانیان بڕیاە کەمەندا 150,000 پێڕانە بن با بەیان مەعاشەمە مەدەن قەی ناکە ئێمە تۆزیات چۆن بێ باشترین کەمەندامەکان گشتمانگی بیان دەرێ خۆپارێ وای تێناچێ وەڵا هەخوا تا حکومەت لایەکیان لێ بکاتەوە گوناحن هەریێ وەڵا بەس برا بۆ کەمەنداوانگەن برا ئێمە قەی ناکە